خۆشەویستانی کورساتنی و سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەش ئەکەین. لەم دوایانە چێشمەچێشم و گفتوگۆی زۆر لەسەر مەسەلەی یاسای ڕۆژنامەوانی هەبوو، بەڵام کۆمەڵێک ڕێنمایی لە وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان دەرچووە نیگەرانی لای ڕۆژنامەنووسان و خەمخۆرانی بواری ئازادی ڕۆژنامەگەری دروست کردووە. ئازادی ڕۆژنامەگەری وەک یەکێک لە پایەکانی دموکراسی کە وڵاتانی ئەوروپا و وڵاتانی ناوچەکە چاویان لەسەرەتی بۆ ئەوەی کە هانی هەرێمی کوردستان بدەن و دام و دەستگا فەرمیەکان هەرێمی کوردستان بدەن کە کار ئاسانی بۆ کاری ڕۆژنامەگەری بکرێنەوە کۆت و بند بکرێن. ئەنجا لە وەزارەتێکی وەکو ڕۆشنبیریشدا شارەزایان و ڕۆژنامەنووسان ئەمە بە کارە سات وەسف دەکەن. ئێمەش لەسەر ئەو پرسە گفتوگۆ دەکەین لەگەڵ هەریەک لە بەڕێزان بەڕێز کاروان ئەنوەر سەرۆکی لەسقی سلێمانی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان فەلەتی تایە کاکار شەوەکی باش بڕە باش دکتۆر سارا محسن مامۆستای زانکۆ بەخێر بن زۆر بەخێر ئەوەندە گفتوگۆمان لەسەر مەسەلەی دارایی و موچە هات و موچە نەهاتێن هەموو وەزارەتێک سلێکتۆڵەوە وەزارەتی دارگەرماگەرمی موچەیە وەڵڵا کاکاروان ڕێنمایەکان لەکوێوە نیگەرانیان دروست کردو بەڕاستی ینی ئەم بابەتە چەدەرێکی سیاسی یان فعلەن پەیوەندی بە فەزای ئازادی ڕۆژنامەگەریەوە هەیە؟ ڕاست سەرەتا سوپاس بۆ سەرجەمبینەران سوپاس بۆ تۆ کاک زەنامان و نەبی دکتۆر بەخێربی. ڕێنمایی نای خۆی بەخۆیەتی عەرە پێڵێت تعلیمات، بەڵام ڕێنمایی عادەتەن کە ڕێنمایی دەرەکری ئەگەر ڕێنمایەک بێت مختص بێت بە کەسی دیاریکراو بە لایەنێکی دیاریکراو ئەبێ ئەو لایەنە ئاگادار بێت کە چی دەرئەچێ بەرامبەری چی بۆ ئەکرێت چی پێ ئەکرێت سزاکانی چین بۆ لەبەروی ئەم ڕێنمایە لە هەندێک شوێنە دەوری یاسا ئەبینێت. ئێستا ئێمە لە وەزارەتی ڕۆشنبیری و لەگەڵ هەرێمی کوردستان سایت و کاغەزی لێ بە دەرکەیت هەموو وڵاتەکانی کە پێوەستن بە وەزارەتی ڕۆشنبیری، یعنی وەزارەتی ڕۆشنبیری بەشێکی زۆری کاری وەزارەتی ڕاگەیاندن و میدیای گرتوتە ئەستوی لە رادیۆ لە تەلەڤیزیۆنەوە لە تەلەڤیزیۆنی لۆکاڵەوە تەلەڤیزیۆنی وەسەطەوە توان بڵێم لە سەتەلایتەکانەوە اینجا یێتەوە سەر دەستگای دامەزراوە میدیایە گەورەکان و زەخم و عیملاق ئەمانە هەموو لای وەزارەتی ڕۆشنبیری کە ڕێنمایی لە وەزارەتی ڕۆشنبیریەوە دەرەچێت ینی ئەبێ بە بەشێک لە جێبەجێکردنی یاسایەک لە هەرێمەکە. نیگەرانی بۆ دروست کرد پرسیارەکەی تۆ بۆ نیگەرانی دروستکردن ڕێنمایی هەموو وەزارەتێک مافی خۆی هەیە ڕێنمایی خۆی دەرکات دیباجی خۆی هەبێ پەیڕەوی ناو خۆی هەبێ پرۆگرامی هەبێ لە چوارچێوەی کاری خۆیان ئیش بە خۆی بکات بۆ خۆی کاڵم بۆ خۆی. بەڵام وەزارەتی ڕۆشنبیری ئەم ئیشی بۆ خۆی نییە کە ڕێنمایی دەرەکات ڕێنمایی سەرجەم کەناڵەکان ئەگرێتەوە لە ئەو پەڕی چەپەوە بۆ ئەم پەڕی ڕاست بە لیبرالەوە بە ئیسلامیەکانەوە بە کەناڵی ئەهلیەوە بە کەناڵی بازرگانیەوە کەواتە لێرە ئەم ڕێنمایانە ئەتوانم بڵم بەریەککەوتنێک یان تەناسێک هەیە بە تەنیشتی یاسای کاری ڕۆژنامەوانیە ڕۆشتووە لە هەندێک شوێنیشە داعادای کردوتە سەر یاسای کاری ڕۆژنامەوانی یان چوتە ناو خاکی کاری یاسای ژمارە 35 ساڵی 2007ەوە لە هەندێک حاڵەتیشا چوتە ناو یاسای ژمارە 11 ساڵی 2013ەوە کە یاسای بەدەستێنانی زانیاری لە هەندێک حاڵەتی تریشا خۆیاوە لە یاسای ژمارە 6 ساڵی 2010 کە یاسای خراپ بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیکەکان کەواتە ئەم ڕێنمایانە ئەم کێشەی کە دروستی کردو لەسەر ئەم سێ خاڵە دروستی کردووە. ئەمە بەمە بەس بۆ کەستی پێەکەن یان لە نەشارەزاییەوە من جارە پێشم شتێک بێ مافی وەزارەتی ڕۆشنبیری بین بەوەی کە مافی خۆیەتی ڕێنمایی هەبێت بۆ لەبەرەوەی ئێستا هەموو کێشەی بورجەکان کێشەی تەرەدود و تەیفی تەرەدودی و مانگە دەستکردەکان و ئەوەی کە پی ئەوترێت باخچە و باقە و نازانم ئەم تەکنیکانە لای سندیکا ڕۆژنامەنووسان نییە ئەم تەکنیکانە لای وەزارەتی ڕۆشنبیریە تەکنیکیش خەڵکی خۆیانیان هەیە بەشی خۆیانیان هەیە ئەمانە ئەکرێت بەڵام ئەمان هەستاون ئیتر ئەمە پرسیارەکەی تو کە ئایا لە ئەم بەتەنیش ڕۆشتنە ئەم بەریەکەوتنە دەستی ئەن قەستە دەستی ئەن قەزنی ئەمە لەم بەرنامەیە محاولەکەین ئەوە ڕوونکەینەوە ئەجینا وەک ڕێنمایی بەڵێ ڕێنمایە چونکە تۆ لەسەر ئەم قانون ئەم بینایە بورجێک هەیە ئەم بورجە چی بەرپرسە سندیکا ڕۆژنامەنووسان بەرپرس نییە وەزارەتی ڕۆشنبیری بەرپرسە ئەم بورجە پەخشی هەیە تەرەدودی هەیە ژینگەی نازان پیست بوونی ژینگەی هەیە ئەنواع ئەشکال شتی هەیە بەڵام تۆ لێرەیە کە باس ئەکا بۆ نمونە ئەگەر هاتوو کەسێک کەناڵێک سەرپێچی کرد ڕوبەڕووی یاسا بێتەوە ئەم لێرە خۆی دەسەبات ئەتوانێت پرسیارەکەی ئەمەیە ڕوبەڕووی یاسای ئەمە پرسیارەکەی تۆ ڕێنماییە بەڵام ئێمە یاسایەکمان هەیە یاسای کاری ڕۆژنامەوانی گەر هاتوو کەناڵێک سەرپێچی کرد بە پێی یاسای کاری ڕۆژنامەوانی سزایەکی غەرامەی مادی وەرەگرێت بەوەی کەناڵەکە دابخرێت بەبێەوەی ڕۆژنامەنووسەکە دەستگیر بکرێت بەبێەوەی یعنی ناوبانی کەناڵەکە خراپکرێت بەڵام لێرە سێرەکە دووسێ بەرێککەوتنی تەناس هەیە ئەم تەناسانە کێشەیەکی دروست کردو دوو
باش من کڕێنمایی دەرەچی بۆ ینی پرس و ڕایەک بە چەند کەسێک ناکەن خۆڕاست ئێمە باڵێن مستشارەکان هەموو ئینسانی باش و خوێنەوار و کوڕ باش و کچی باش هیچ کۆنتاکتێک لەگەڵەوەی هەبوو نەخێر من برادێک تەلەفۆنی بۆ من کردوتی لە وەقایعی کوردستان ئەژ بە سوسفە گەڕا بوو بەڵێ بڵێ بڵاو بۆتەوە ئەمە وەقایعی کوردستان ئەمە جەریدی ڕسمیە کە هەر شتێک لێرە بڵاوکاتی کە پێیان بە جەنابەوە بڵێ بڵێ بڵاو بووبوویەوە ئەوش بۆ بودجە گەڕا بوو بۆ یاساکانی بودجە گەڕا سوسفە کات هیری بودجەکە و ئەمەی وەزارەتی ڕۆشنبیری کەوتونەتە یەک عەدەدەوە منیش نەحەکەم نەبووتم وەزارەتی دارایی کەواتە لەم کاتەیە ئەمە کێشەکەیە ڕێنمای بڵاو بۆتەوە بڵاو کراوەتەوە لە ڕۆژنامەی ڕسمیە بڵاو کراوەتە کە وەقایعە جێبەجێکردنی بۆ بە ئەرک ئێ باشی تر ئێمە لەم کاتەیە کە دانیشین دەمەتەقی ئەکەین یان محاولە ئەکەین دەستکاری بکەین بگۆڕێت تعدیل بکرێت تەخفیف بکرێت ئەو بڕگانی کە پێت ئەڵێم ینی بەری یاسا ئەکەوێت یاساکە خۆی ئەبێت سەرپشک بێت سندیکای ڕۆژنامەنووسان تو بۆچی وا بێت دەنگی لە ئیشەکە ئەی ڕۆژنامەنووسانی ئەو کەسان ئەگایەکتان لەم حاڵەتە نەبوو ئەمە چیمان بیرەخاتەوە ئەو حاڵەتانەمان بیرەخاتەوە کە هەنێک جار شتێک فەلتەی ئەکرد بۆ نمونە من باسی یاسای ڕێکلامەکەم لە هەرێمی کوردستانە یاسای ڕێکلام لە 100% پێویستی بە میدیا و بە سندیکای ڕۆژنامەنووسان و بە رادیۆ و تەلەڤیزیۆن و ڕۆژنامە و گۆڤار و وێبسایتەکانەوەیە کاتێک مەزانی ئەوە دانیشتووی لەسەر تەلەڤیزیۆن مناقەشی پەرلەمانی کوردستان مناقەشی یاسای ڕێکلامی کرد یاسای ڕێکلام دەرچوو بڕگەیەکی لەسەر میدیاتیان نییە ئەمە ئەوەیە ئەگەر بێت و ئەم حاڵاتش بەم شێوەیە بێ پاشان یاسایەکی کە دەرچوو بە هەمان شێوە یاسای میدیا ئەلکترۆنیک سوشال میدیا لە ئاخر لە حەزێک کە ئەتوانم بڵێم ئەوەیە کە تیرەکە لە کەوانەکە ئێستش کەنسڵ نەبووەتەوە ئێستا تەجیل کراوە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە هەر کاتێک زۆری قەراریە ئەو یاسای ژێنەوە ئەم ڕێنمایانش کە ئێستا باسی لەسەرەکەین وەک حەقی وەزارەتی ڕۆشنبیریە مافی خۆیانە بەڵام مافی ئەویان نییە کە بەری یاسایەک بکەون بەڵێ بەری یاسایەک بکەون کە یاساکە کاریەوانی دووش بۆ خەڵکی ڕۆشنبیرەکە ئاگای لێ نەبێ قیچەکانی و مناقەشە بکرێ و یاساکانی کە و دەمەتەقی گفتوگۆ خاڵە لاوازەکانی بۆ بەهێز بکرێ و ئەو کاتە بکرێ بە تعلیماتێک و لەناو وەقایعە بڵاو بکرێت زۆر باشە دکتۆرە سەرنجەکانی بەڕێزت لەسەر ئەو ڕێنمایانە چیەوە لە کوێ کۆتوبەند دروستەکە لە کوێ مەترسی دروستەکە پێت وایە ئەمە هاوکارێک بێ بۆی ئازادی ڕادەربڕی لە هەرێمی کوردستان پاشەکشی زیاتر بکاوەکەوەی کە وێڕە ئەو یاسانەوەی ڕێ ئەو دیعانەی کە ئەکرێ لە بەرامبەرەوەی کە لە هەرێمی کوردستان ئەو بابەتە پانتایەکی بەرفراوانی هەیە بەڵام ئێستا ئەمەش بێ ئەوەندەی تر ماڵوێرانی بۆ دروستکات بێگومان نەک هەر کۆتوبەند یاخود مەترسیە ئەمە لە بەشێکی لە مادەکانیا کە لە کۆی حەفدە مادەیە بەڕاستی کە باسی قەدەغەکردن و داخستن و بەرتەستەکردنەوەی ئازادی ڕادەربڕینەکە ئەمە خۆی لە خۆیدا کارەساتە بۆ میدیای کوردی بە شێوەیە کە ئەیانەوێت لە ماهیەتی میدیای کوردی کەم بکەنەوە لە کاتێکە ئێمە هەمیشە وا تەماشای میدیای کوردیمان کردووە کە ڕۆڵی دەسەڵاتێک پاڵپش بە سێ دەسەڵاتەکەی تر ببینێ بەڵام وەکو چاودێرێک چاودێری دەسەڵاتەکانی دیکە بکە بەڵام لێرەدا ئەم ڕێنماییانە پێمانەڵێ نەک هەر ڕۆڵی چاودێر نابینێ بەڵکو کۆت و بەند دەکرێت لەلایەن دەسەڵاتەوە نەخێر من ناتوانم پێت بڵێم لە هەر حەفدە خاڵەکەوەیە شتی باشی تێدایە بە تایبەتی لە چاودێریکردنی ئەو کۆمنت و کورتەنامانەی لە پەخشی ڕاستەوخۆی پرۆگرامەکاندا دەڕوات بە شێوەیەک لە شێوەکان باز لە سیستمی دەرگاوانی دەکات باز لە فلتەردانانەکە ئەمانە شتی باشن بەڵام بە کوی گشتی فەلسەفەی داڕشنی ئەم ڕێنماییانە وەکو کاکاروان ئاماژەی کرد پێچەوانەی پرنسیپ و بنەماکانی یاسای کاری ڕۆژنامەنووسیە ئێمە چۆن ئەبێ یاسایەکە لە 2007 دەرچوو بێت باشتر بێ کە ئێمە بەڕاستی هەمیشە من ئەگەرچی پسپۆری یاسانین بەڵام ئەموت ئەم یاسایە هەر هەموار نەکرێتەوە بەڵکو بگۆڕدرێ بمرێندرێت بە یاسایەکی نوێی تازە دەربکرێت کە لەگەڵ واقعی ئێستەی میدیای کوردیدا یەک بگرێتەوە لەگەڵ ڕێزم ئەو بەڕێزانەی کە بۆچی بەشێکی زۆری ئەم ڕێنماییانە بۆتە جێگەی گفتوگۆ لەلایەن کەسانی شارەزا و پسپۆڕەوە لەبەرەوەی ئەو بەڕێزانەی کە بەشدار بوون لە داڕشتنی لە وەزارەتی ڕۆشنبیری هەڵبەتە بە دەستە جەمعی لەگەڵ وەزارەتی ناوخۆ و فەرمانگەی زانیاری و میدیا کراوە ئاشنای واقعی ئێستەی میدیای کوردی نین ئاشنانین یان بەبەستوان بەڕاستی ئاشنانین ئەگەر ئاشنا بن
گەشەکردنی تەکنەلۆژیا و فۆرمە تازەکانی میدیایان بە هەند وەرەگرێ ئاخر چۆنە بێ مەودای فەزای ئازادی ڕادەربڕین کەم بکرێتەوە کە لە کاتێکان نەکتەنیا خودی ڕۆژنامەنووس بەڵکو خەڵکێکی ئاسایی پراکتیزەی ئازادی ڕادەربڕینی خۆی لە ناو فەزای سۆشیال میدیا و فۆرمە تازەکانی میدیای ئەلکترۆنەکە ئەگەر چی بۆ خۆی لە چەند ساڵێک بەر لە ئێستا پرۆژە یاسایەک دەرچوو خوێندنەوەشی بۆ کرا ڕێکخستنەوەی میدیای ئەلکترۆنی خۆشببختانە ڕاگیراوە تا ئێستا وەکو کاکاروانەڵێ ئەشێ وەکو سەریمارەکە سەر هەڵباتەوە و زیندوی بکەنەوە بەڕاستی هەر خۆی ناڕاستە و خۆ بەشێکی بڕگە و مادەکانی ئەو یاسایە لێرە زیندوو کراوەتەوە لەوێ بەڕێز باس لەواکە کە چۆن سزای ڕۆژنامەنووس بدرێ کە لە چیە ئەوەی کە زۆر کۆتوبەند دروستەکە لەکوێیە مەسەلەن سوودیان بۆ نمونە وەستان و ڕاوەستانی پەخشی میدیایی چۆنە بێت ئەتوانێت غەرامەی بکات ئەتوانێت سزای بدات بەڵێ لە چەند غەڵەتی چەند سەرپێچیەک بکات لە ماوەی 2 ساڵدا پێم وایە کاکاروان 5 بۆ 6 سەرپێچیە لە ماوەی 2 ساڵدا پەخش ئەچێتە بلاک لیستەوە لیستی ڕەشەوە دەی ئەمە کارەساتە ئاخر جا خۆشیەکە لەوایە ئاخر دیاریش کراوە غەڵەتەکان چین سەرپێچەکان چین کۆمەڵێک سەرپێچیە کە پێشتر و ئێستاشی لەگەڵا بێ بەڵام ئەمە ناگاتە ئەوەی پەخش ڕابگیرێت ئەمە ئەم سەردەمە سەردەمی تەکنەلۆژیایە سەردەمی پراکتیزەکردنی ئازادیە آخر خەریکە لە شۆڕشی پیشەسازی سێمەوە ئێمە هەنگاوە نین بۆ پیشەسازی چوارم شۆڕشی پیشەسازی چوارم بە پشبەستن بە دیجیتال میدیا بە پشبەستن بە تەکنەلۆژیا تازە بە تازە ئێمە ئازادی بەرتەسەکەینەوە بۆیە من هاوڕانیم لەو بەشەیە کە کاکاروانەڵێ مافی خۆیانە وەزارەتی ڕۆشنبیری ئەم ڕێنماییانە دەرکەن منەڵێ مافی خۆیان نییە ئەم جۆرە ڕێنماییانە تایبەت بە میدیا دەربکەن بەڵکو ئەمە ماف و مەرجعیەتی دەستەیەکی سربەخۆیە لە دەرەوەی حزب لە دەرەوەی دەسەڵات لە دەرەوەی وەزارەتەکان بەڕاستی لە چیترا مەسەلەن کۆتوبەند دروستەکە دکتۆرە کۆتوبەند لەوەی کە بەڕاستی لە چەند حاڵەتێکی زۆرایە ڕەچاوی بارودۆخی ئێستەی میدیا بە هیچ شێوەیەک نەکراوە ڕەچاوی ئەوە نەکراوە کە ئێستا سەردەمی فۆرمی تازەی میدیایە لە بەرچاو نەگیراوە جۆرێک لە تێکەڵی جا یەک شتی تر کە ڕەچاو نەکراوە بەڕاستی لە 22 خاڵ بڕگەی یەکێک لە مادەکانە باس لە چی ئەکا باس لە ناوەڕۆک و پەخشی میدیایی ئەکا ڕێنمایی بۆ دەرچووە ئەمانە هەمووی پرینسیپ ئەگەر بەپێی ئەو ڕێنمانە تەطبیق بکرێ مەسەلەن نابێت تەطبیق بکرێ ئەگەر مەسەلەن قەنات هەموویە بێتێتە بلاک لیستەوە وایە ئەگەر بەم بارودۆخەی ئێستا بێ بەشێکی زۆر نەکتەنیا میدیا بەڵکو وێبسایتەکان بەڵکو ئەو ڕۆژنامە ئەلکترۆنیەکان بەڵکو ڕادیۆ دیجیتاڵیەکان و کەناڵە ئاسمانیەکان کەناڵە ناوخۆیەکان بەم واقع و بەم ڕێنماییانە بێت مەسەلەن لە چیا لا بدەن مەسەلەن لە ئەم ڕێنماییانە بەشێکی پەیوەستە بە پرینسیپ و بەها ئیتیکیەکانەوە بۆ خۆی ئەمانە بنەمای ئیتیکیە ئێمە پێشتر وەکو کەسانی پسپۆر لە ناوەندە ئەکادیمیەکاندا چەندین جار داوای ڕێخستنەوەی میدیامان کردووە ئێمە بەڕاستی دژی ڕێنمایی نین بەڵام لەم واقعی ئێستەیە ئێمە پێویستمان بە یاسایە نەک بە ڕێنمایی ئەم بارودۆخە و ئەم پاشاگەردانیە و ئەم فەوزایی میدیای کوردی پێویستی بە یاسایە نەک بە بەڕێستەوەک ئەکادیمیەک چیتر سەرنجی بەڕێستانی ڕاکێشاوکە ناگونجێ لەگەڵ ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشاوە دەبوو پێش ئەوەی کە ئەم ڕێنماییانە هەر کردیان دەبوو پرس و ڕایان بە کەسانی پسپۆر بکردایە لە بواری میدیا لە بواری یاسایی کە جێپەنجەی هیچ کەسانێکی پسپۆری تێدانە بە پێچەوانەوە دوورە لە هەموو پرینسیپێکی شارستانیەت دوورە لە هەموو پرینسیپێکی یاسایی بە کۆی گشتی ئەم ڕێنماییانە پێچەوانەی دەقی یاساکانی یەک حەزەکەم یەک شتیتریش بڵێم بەدەر لەوەی کە پێچەوانەی یاسای خراپ یاسای کاری ڕۆژنامەنووسی ژمارە 35 لە 2007 دەرچووە پێچەوانەی یاسای مافی بەدەستێنانی زانیاریە هەر خۆی لەگەڵەوە شەبارەکەوتنی هەیە بێگومان هەر حەزەکەم ئەوە ڕوونکەمەوە بەشێکی ئەو ڕێنماییانە باوەڕ بکە لە ناو ڕێنماییەکانی تایبەت کە خوێندراوە لە ئەنجومەنی وەزیران دەمێکە یاساکە دەرچووە و کاری پێنەکراوە و ڕێنمایی بۆ دەرچووە بەشێکی هەر خۆی ئەو ڕێنماییانەیە ئەگەر ئەم ڕێنماییانەی یاسای ببوورە مافی بەدەستێنانی زانیاری جێبەجێ بکرێ هیچ پێویستمان بەم ڕێنماییانە نییە بەڕاستی
يعني لا غيابي او تطبيقي او ياساي امانه درس بەڵێ كاكاروان كواتا چارەسەر چیە ئێوە سندیکا ئەڕۆڵتان چی ئەبێ بۆ ئەوی بتوانرێت گفتوگۆیەک یان جەدەلێکی ڕوبەڕوو دروست بکرێت مەسەلە لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیریە بۆی تعدیلی ئەتوانن تعدیلی ئەو ڕێنمانە بکەن خۆ یاسانیە مەسەلە ئەو پرسیارێکە لەسەری هەمومانە هەیە بەس ئەو بە یاساییەکان جواب بنەوە بەس کە دەرچووە ئەم ڕێنمانە 23 لە 24 مانگ دەرچووی مانگی بابڕین 5 هەتا ئێستا ئێمە لە سلێمانی نزیکەی دوو بەرنامی زۆر تێروتە سەر 4 سیمیناری گەورەشی لەسەر کراوە ئایا چی بکەین ئەکرێت بابنتانەیەک لە تعلیماتەکە بین لە ڕێنمایەکە ئەکرێت مەسەلەن سکاڵات تۆمارکەین لەسەر وەزارەت ئایا ئەکرێت ئیمزا کۆکەینەوە ئەکرێت خەباتی مەدەنیان ئەمانە هەمووی ئۆپشنە بابنین هەمووی لە دەرگایەن لیان ئەی لەم دەرگایانە بەڵام ئەوەی کە ماوەتەوە ئێستا قسەی لەسەر بکەین ئەوەیە بڕگەیەک لە بڕگەکان یا بە تهدید بڵێم مادەیەک لە مادەکان ئەوەی کە من ترسم لێ هەیە من بە پێی خیبری خۆم ئەم قسەیەکەم جنا جارێکی کەش ئەڵێمەوە دکتۆرە ڕێنمایی کە ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2014 دەرچوو وەزارەتی ڕۆشنبیری ڕێنمایەکانی دەرکرد ئەو کاتەش مشتومڕێکی ئاوای خولقان بەڵام بەم هەناسەی ئێستا نابوو لەبەرەوەی کاتە کلینێکی زۆر گەورە هەبوو ڕێنمایی نەبوو پەخش بە تێکەڵ ئەبوو بەسەریەکە رادیۆ تێکەڵ ئەبوو بە هەمان شێوە تەلەڤیزیۆنەکان و فریکوێنسی و بابڵێن ئەو چەپکێکە ئەکە و سپیسانەی کە ئەکراو ئەفرۆشرا و ئەمانە ئێستا کێشەیەکی ئەگە بڕگەی مادەی هەشت جۆم لێ بگرن ئەوەی کە من زیاتر ترسمێ لەم مادەیە ئەڵێ لە کاتی دروستبوونی کێشە و گرفتەکان و پەنابردنەبەر یاسا و دەسەڵاتی دادوەری ئەم سیستەم و ڕێنماییە ئەمەی کە ئێمە باسی یەکەین بەرنامەکەی کاکزانە لەسەر ئەم ڕێنماییە هاوشان لەگەڵ یاسای کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان و یاسای مافی دانەر کە ساڵی 2007 و یاسایش دەرچوو مافی کۆپیڕایتەکەی پێڵێن مافە هاوسەکانی و ئەحکامەکانی تری گشتی دەبنە پێوەرێک بۆ بڕاردان لەو پرسانی کە دەچێتە بەردەم دەسەڵاتی دادوەری من ترسم لەم مادی هەشتە هەیە وەکو مادی هەشت ئەم ڕێنمایە وەک یاساڵێ هاوشان لەگەڵ یاسای کاری ڕۆژنامەوانی کاری پێکرێت ئێمە دڵمان بچی خۆشە لەم هەرێمی کوردستانە بە یاسای کاری ڕۆژنامەوانی دڵمان خۆشە زۆر محاولە کراوە کە ئەو یاسای کاری ڕۆژنامەوانیە بچێتە ناو پەرلەمان و لەم سەرەوە بە پەڕ و باڵەوە لەو سەرەوە بەبێ پەڕ و باڵ بێتە دەرەوە ئەمە مەترسیە ئەمە هەموو ڕۆژنامەنووسەکان ترسی ئەمەیان هەیە زۆر محاولە من خۆم سلە سێ کۆبوونەوەی ناو ئەنجومەنی بابڕین لە پەرلەمانی کوردستانە ئامادە بووم کە هێزێک هەیە دەسەڵاتێک هەیە شاراوە بە ئاشکرا ئەتوانم دانە ناوت بۆ بەرم کە ئەمانە ئەیانەیە ئەو یاسایە دەستکاری بکەنەوە یاساکە ڕێگەمان لێگرتووە ئێمە ڕۆژنامەنووسان زۆر بەتونی وتومانە هەرچۆنێک بێت لەگەڵ کۆنی یاساکەیە بە کۆنیەکەی رازین بەڵام ئەوە چوارچێوەیەکی گشتیە بۆ بنەماکانی ئازادی وتن لە هەرێمی کوردستانە کە شانبەشانی وڵاتی دیموکراتەکان ئەتوانین ڕەفتار بکەین ئەتوانین سنگی خۆمان دەرپەڕێنین کەم سنگ دەرپەڕێنین ینی لەم دو ساڵی ئەخیری لێ بەدەرکە کە لە پاشەکشین بەڵام کە تۆ یاسایشت بەدەستەوە نەبێ ئێستا مەترسیەکەی من چییە ئەڵێم ئەم ڕێنمایە هاوشانێکە بۆ یاساکە دەستکاری ناکرێ ئەمە خۆی لە خۆیان دەستکاریە بۆ لەبەرەوەی لە بڕگەیەکی کەیە ئەڵێت مەسەلەی بلاگلیستەکەڵێ لە ماوەی 2 ساڵاگەر 5 سەرپێکی کرد ناوێتێتە بلاگلیستەوە ئیتر بۆی نیە ئەو کەناڵە سەرپێچەکان دیاری کراوە سەرپێکی دیاری نەکراوە بە سەرپێچی و عادەتەن ئێمە خۆمان نەزانین لە مادەیەکی تری سەرپێچەکانە هەنێکی زۆر معقولە سەرپێچەکان هەنێکی پۆرنۆگرافیە مەسەلەن ترسە نازانم چیە تۆقاندنە تیرۆرە ئەمانە من بە معقول دەزانم بەڵام کە یەتە سەرپێچەکان تەکنیکەکان و إلى آخر الآخر زۆر درێژ بێت درااماکان کراوە یەکێک لە سەرپێچەکان ئەمە ئەو خاڵانەیە کە ئەوە دکتۆرەکە کاروان مەسەلەن گرفتێکی زۆری دروست کرد بێگومان دراماکە هەر لێرە لەگەڵ جەناب خۆمان هەر لێرە داواکاری گشتی سێ جار تا من هەر سێ نووسراوەکم لە بەردەستە داواکاری گشتی سێ جار داوای کردو کە دراما ڕابگیرێت نەکرد دراما خۆم لەگەڵ کەناڵەکانە قسەم کردووە کە بەرنمەیەک لێ ئەدرێت هیچ نەبێت زایت 16 زایت 18 بخەنە سەری ئەگەرزانن کە کلیماتی نەشیاویتیایە ئەگەرزان کە سنگ و مەمکیتیایە بکەوتە 2 شەوە ژیانە باشە هەنێ لە کەناڵەکان جێبەجیان کردو بەڵام کاتێکم زانیوە کە نیوڕۆ لە داوام سێرم کردو ساعەیەکی نیوڕۆ پەخشەکرێتەوە هەرو بەرنامەیەکە بێت 2 شەو ئێمە کێشەی زۆرمان هەیە دکتۆرە من ماوەی لەم پێشەکە تەلەڤیزیۆنەکان زۆربیان کۆبوومەوە دەستێمانی وەک سندیکا 3 جار 4 جار لەگەڵ رادیۆکان کۆبووینەتەوە ئەوەی کە زۆر کێشەی هەیە لە سلێمانی بە هۆی تۆپۆگرافی شارەکەەوە رادیۆکانە تەلەڤیزیۆنەکانیش بە هەمان شێوە کەناڵێک داخرا هەمومان نەزانین باقیەکی کڕی و فرۆشت بوویەوە کاتێکمان زانین کە جیازی کەناڵەکە کوژایەوە 20 کەناڵ لەگەڵ خۆی کوژایە بۆ لەبەرەوەمە وەک گەرمی جوتیارانی کڕی بێت باقی کڕیوە سپیسی کڕیوە ئەیفرۆشێتەوە بەدەستی دوو ئەمانە هەمووی کێشن بورج ئەچێتە سەریەک تۆ لە سیارەکەی خۆتا لێرەوە بڕۆتە خوار سلێمانی سێرەکی 3 رادیۆ 4 رادیۆ تێکەڵی یەکتر بێ ئەچێتە سەر فریکوێنسی یەکتر لە هەنێ لە چاڵایەکانە رادیۆکان نامێنێت لە بیناکە ئەمانە کێشە دەبێ وەزارەت ئەمانە هەلکە ڕێنمایەکان بۆ ئەمانە جارێکی ئێڵێم باشە دروستە گونجاوە
بۆ لەبەری ئەوان خاوەنی مەسەلەکان لە سەرەتای دوای ڕاپەڕینەوە وا بەشکراوە ئەبێ وەزارەتی ڕۆشنبیری بەرپرس بێ لە رادیۆ و تەلەڤیزیۆنەکان و دەستگا میدیای زەبەلاحەکان چەندێکە ڕۆژنامەنووسان بەرپرس بێ لە ڕۆژنامە و گۆڤار و وێبسایتەکان و بەرگریکردنەکە ئیتر کێمە بەشکردو بەڵام ئەمە نەمانوتو کاتی وەزارەتی ڕۆشنبیری ئەو باشەکانی مادی هەشت یا ترسی یەکەم مادی هەشتا ترسی یەکەم ساڵ مادەی هەشت هەر لە هەموو شتێکە هەر ئەمە مادەی هەشت لێرە کە یعنی خۆی لەخۆی مادەی هەشت بوات پێڵاڵێ ئەڵێ ئەم ڕێنمایە شان بەشانی یاسای کاری ڕۆژنامەوانی ئەچێ بەڕێوە لە دادگاکانە بەڵام ئەوەی کە من بزانم لە دادگایە یاسا کاری پێکرێ بۆ لەبەر یاسا پەرلەمان دەنگی بوو لەسەر ئەیە سەرۆکی هەرێمە ڕاتەوە دەنگی لەسەر ئەیە شەرعێتی ئەوەی کە پێڵەن شەرعێتی پەرلەمانی لە قانونا هەیە لە یاسایە هەیە لە ڕێنمایانی بەڵام لێرە مادەی هەشتەکە ئەمە ئەکرێ کەسێکی زۆر یاسایی حاکمێک دادوەرێک داواکارێکی گشتی بێت لەسەر ئەو مادەی کە ترسە زۆرەکەی هەیە ئەوانی کەشەن هەنێکی لێرە و لێوە ترسی هەیە لە شوێنێکی کە بووی نووسین ئەڵێ تونترین سزا داخستنی کەناڵە داخستنی کەناڵ ئەمە یاساکاری ڕۆژنامەوانیمان هەیە ئەڵێ ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستانە ئازادە و هیچ کەناڵێک داناخرێت سزا ئەدرێت بەس داناخرێت تۆ لێرە ئەڵێ کەناڵ دائەخرێت کاتە لێرە جارێکی کە بەری یاساکاری ڕۆژنامەوانی کەوتەوە بەنسبەتی ئەو ڕسوم و پارەی کە وەرئەگیرێت زۆر زیایی کردووە یعنی کۆمەڵە گەنجبیانی و رادیۆیەک دروستکەن ئەبێت 10 ملیۆن بن و دوای 5 ملیۆنی تر بن و دوای ئەوەی کە بن و ئەوەنە کاروان عفوان بۆی ئەو شتیانە پەڕی کێشەکە لە زیادبوونانیە کێشەکە لەوایە فەرق و جیاوازی نەکرێت لە نێوان ئەو غەڕامەی بۆ تەواوی دەستگاکان دەستنیشانەکرێ ئەو دەستگا و میدیا و وێبسایت و ماڵپەڕانە بەڕاستی هەندێکیان لە ڕێنمایەکانە کە یاسا دەرەچێت ناکرێت نا من ئەوەی ئیشتامویەتەوە بەردەستیە مەسێمە بۆ هەموو حزب وێبسایتێک 500,000 دینار ئەوە کراوە 500,000 دینار بۆ هەموو کەسێک وەرەگرین ئەگەر کەسێک بێ مەسەن ناسیاو بێنە ناسیاو بێ بۆ لەبەرەوەی وەسوڵاتە ئەمە تۆ ئیجازەیەکی ئیتێ ئەو نیە بەڵام لە وەزارەتی ڕۆشنبیری 10 ملیۆن بۆ رادیۆیەک ئەم 5 ملیۆنیان نازانم بۆ ئەوەی کە چەند شار لە چەند شارە پەخشە وردە کارێکانی باشە من ئەزانم یعنی ئەو بەریەکەوتن هەنێک تەخفیف ئەکا بەڵام خۆزگە پرسوڕایەک بچەند پارێزەرێ بکرایە پرسوڕایە بچەند ڕۆژنامەنووسێ بکرایە چەند ئەکادیمیکیان بێنە بیان و تاکاکە ئەم مسودەیەمان هەیە ئەم ڕژنووسەمان هەیە ئایا بیخێنە وەقایعەوە بیخێنە جێبەجێکردنەوە یان ڕێیەکی کاکەڕۆنەڵە نۆکەوەی تورکیا کە کۆتوبەندی میدیای و وێبسایت و سوۆشال میدیاکە کۆتوبەند کراوە طبعا ئەوان لە ڕووی کولتوری و شتێکی تر ئەوە بەڵام لە ڕووی ئازادی ڕادەربڕینەوە ئەمە کۆپی ئەوەیە ڕاستە کاکەزانە من زۆر تێبینیم لەسەر ئەم دوو ساڵی ئەخیری خۆمان هەیە لە ساڵی 2020 لەسەر مێزەی تۆ باسمان کردوتوان لە دو ساڵی داهاتوار ساڵ بە ساڵ خراپترە بێت بێگومان لە 22 راپۆرتەکەی وەزارەتی دەروی ئەمریکا ئێمە وەکو جیبۆتی و ینی ئەو وڵاتی تەنزانیا و ئەمانە شوبهانەوە ئەمە خۆ پێشبینی ئەکەین ئێمە دوو ئێمە پێشبینی ئەکەین کە دەستێک هەیە لە هەرێمی کوردستان ئەوێت لەسەر چەپۆکێ با بە ناودەمی ڕۆژنامەنووسەکان نەک دەسەڵاتی چوارەم هەر دەسەڵات نەبێت ئەجناگەر ئێمە دەسەڵاتی چوارەم بووینایە لە هەرێمی کوردستانە بارودۆخی کوردستان ئێستا ئاوای لێ نەهات بکوژ و ببڕ نییە یعنی هەر کەسێک بۆ خۆی هەڵەسێ حکومەت و دەسەڵات و کەس ڕقیب نییە بەسەر کەسەوە کەس ناتوانێت میدیا ئەو سقلی جارانی نەماوە میدیای ئەهلی هەمووی بەداخەوە ئەڵێم هەمووی تەفروتونا کرا و کڕا و کڕێنرا و نازانم چی و ئێستا لە کاتێکی پاشاگردانی ئاژین ئێستا سەردەمی وێبسایتی بان پیجی بێدایک و باوک و بەرەڵایە پارێکی زۆری تا خەرجەکرێت بارەزی خۆیان ئەمانە کۆتوبەتی بۆ دانراوە ئەمە هەنێکی گیراوەتەوە لێرە هەنێکی گیراوەوە بەڵام هەنێکی قسەکەی دکتۆرە زۆر ڕاستە هەنێکی دەسەڵاتێک دروستی ئەکات کە ئەو دەسەڵاتە نایەوێت دەسەڵاتی چوارم بێت ناوێ ئێمە دەسەڵاتی چوارم بین کە نەیهێشت ئێمە دەسەڵاتی چوارم بین دەسەڵات نامێنێتەوە دەسەڵاتی یەکەم و دووەم و سێم قەتعیە ئەم سیانە دەسەڵاتی تەنفیزین پەرلەمان و قەزا و حکوومەت تۆ چیت هەیە ڕقیب بەسەر هەر سێ دەسەڵاتێکی کەەوە میدیات هەیە کە دەسەڵاتی چوارم کە میدیات نەبوو ئەو سێ دەسەڵاتە تووشی گەندەڵیە بن کە تووشی گەندەڵی بوون وڵات بەم دەردە ئەچێت کە چوو دکتۆرە مەسەلە لەوەی کە زۆر گلەیەکرا لە مەسەلەی هەندێک دراما هەندێک کەناڵ درامایان پێشکەشە کرد کە لەگەڵ عادەت و تەقالیدی کوردواری ناگونجا مەسەلەن کۆمەڵێک بابەتی ترس و تۆقاندن مەسەل ئەوەی کە لە شەڕی داعشا بینیمان هەموو ئەوانە ینی پێوەری نێودەوڵەتین ئەمانە بۆ خراپن مەسەلەن یان ئەوانە تەنها بۆیە دانراون ئەوانی تری پێدا پۆشتێ من وەکو لە سەرەتای ئاماژەم پێکرد من ئەم ڕێنماییە ڕەت ناکەمەوە و لە دەست پێشخەری قسەکانیشمە ئاماژەم بەوە کرد کە هەندێک خاڵی گرنگی تێدایە کە دەتوانێت سوود بە ڕەوشی ئێستەی میدیاکان بڵێ بە تایبەتی لە مەسەلەی دراماکانە وەکو ئاماژەم پێکرد بەڵام بەدەر لەم ڕێنمایانە چەندین جار بەڕاستی
دانیشتنی زانستی و کۆنفرانسی زانستی لەلایەن کەسانی پسپۆڕ و زانکۆکانەوە ئەنجام دراوە لەسەر کاریگەری خراپی ئەم درامایانە لەگەڵ بەهاوبەشی و بەدەستە جەمعی لەگەڵ سندیکایە هەر لەگەڵ خودی وەزارەتی ڕۆشنبیریە ئەم بابەتە چەندین جا قسەی لەبارەوە کراوە و مەترسیەکانی خراوەتە ڕوو کە بەشێکی تێکدانی شیرازەی کۆمەڵگە لەلایەک و شیرازەی خێزان لە دەرەنجامی ئەو درامایانەوەیە هەر بەشێکی زۆری کێشەکانی دادگا بڕۆڵێ لە دەرەنجامی دراما تەلەڤیزیۆنەکانەوەیە لە پاڵ تەکنەلۆجیادا ڕۆڵی سەرەکی ئەگێڕێ بەڵام بەڕاستی جۆرێک لە شپرزەیی پێوە دیارە ئەم ڕێنمایانە بەوەی کە من دووبارەی ئەەکەمەوە ئەم ڕێنمایانە کاری دەستەیەکە کە پێی ئەوترێ ئەنجومەنی باڵای ڕۆژنامەنووسی کە چەندین ساڵە لە بیدایەتی 2010 هەتاوەکو ئێستەی لەگەڵا بێ پسپۆڕانی بواری میدیا لە هەوڵی دروستکردنی دەستەیەکی سربەخۆدان کە ئەم دەستەیە پشت بە یاسای نوێ ببەستێ و ڕێنمایی نوێ لە ڕێگەی بەڵگەنامەی شەرەفەوە بۆ دەستگاکانی ڕاگەیاندن دەربکە بۆیە بەدەر لەم ڕێنمایانە ئێمە سەرەتا پێویستمان بەوەیە ئێمە پێویستمان بە دیسان و ڕێخستنەوەی میدیای کوردیە ئێمە پێویستمان بەوەیە کە ڕۆژنامەنووسان ئاشت بکەینەوە لەگەڵ پرینسیپە ئیتیکیەکانە ئاخر لۆژیک نییە بەڕاستی پرینسیپی ئیتیکی لە چوارچێوەی ڕێنماییدا ئاماژەی پێ بکرێ ئەمە جگەلەوەی بەڕاستی باسمان لە کاریگەری خراپی بەشێک لە ماڵپەڕە ئەلکترۆنیەکان کرد کە لێرە ئاماژەی پێکراوە بەوەی کە زۆر جار دەبێتە هۆی نانەوەی حەزەکەم لەسەر ئەوە تخوا هەڵوەستەیەک بکەم کە باسی ڕێخستنەوەی ئەم میدیا ئەلکترۆنیە ئەکا بەڵێ وەڵڵاهی ئێمە پێشەوەی باس لە ڕێکخستنەوەی میدیای ئەلکترۆنی بکەین خودی حیزبەکانی یەک دنیا لێشاو ئەتوانم بڵێم پەیجی بێخاوەنیان تۆمارەکرێن ڕقابیان لەسەر نییە ئەوە کاروان ئەتوانێ بەڕاستی وەڵام بداتەوە چۆن تۆمار بکرێ کە شوناس و کە نازنامەی ئەم پەیجە دیار من معلوماتێک بە پرسیارە شتێکی مەحاڵە بەڕاستی خۆیان سەپۆرتیەکەن هەر ئەمانە ڕاوەستێنە ئەو فەوزا زۆرەی ناو میدیای ئەلکترۆنی کەم دەبێتەوە من پرسیارێک بە معلوماتەوە کەم مەسەلەن معلوماتەکە ئەوەیە ئێستا بۆ نمونە ئەتوانرێت لەگەڵ مێتای ڕێکەوی لینکە پارێ دەیتێ بە پارە ئەمە میشە بە پارەکرێ بابەتی سەرمایه‌داریان علاقمە میدیاوە نییە هەر پەیجێک کە سەپۆرتی لەو بقات جغرافیایە نەبوو ئەتوانرێت مێتا بیخاتە بلاکلیستەوە ئەمە بە ڕێنمایی شتی هیچی پێویست نیە بەڵام ئێخۆ ئەو پەیجانەی کە ماڵوێرانی دروست دەکەن کە جنێ و بەوە دەن کە ئێستا من ئەکەن بە ئەهریمەن و ئەشمکەن بە فریشتە لە یەک کاتە ئەم پەیجانە خۆهی من نین خۆهی تۆنی نیکا کاروانینی حزبە گەورەکانن باشە بەشێکی زۆریان هیچ مەسەلەن پەیج هەیە بزنسمانەکان بەڵێ ئەمانە ئەو ڕێنمایان گرێتەوە خۆ دڵنیام لای کاروانش تۆمار نین ئێمە لە حیزب دەرچوین ئێمە ئێستا کێشەیەکمان هەیە بەشێکی زۆری ئەم پەیجانە هی تاکە کەسن لە ناو حیزبەکانە ئێمە لە میدیای حزبی دەرچوین ئێستا ئەوەی کە کێشەی دروست کردووە میدیای تاکە کەسیە بەڕاستی ئەمانن زۆر جار کۆنتترۆلکردنیان زەحمەتە بەڵامت بەمەوتێنە پەڕێ سەبارەت بە کۆمپانیای مێتا کە خاوەنددارێتی بۆ نمونە فەیسبوک ئەکا هەر بۆ خۆی کۆمەڵێک دەستەواژە و بابەتی وەکو هێڵی سوور ئاماژە پێکردووە تونند و تیژی دژی مناڵ بەڵێ دژی و هەروەها تیرۆر بۆیە ئەمەش زەحمەت نییە ئەگەر بەڕێز دکتۆرە بۆن منێستا پەیجی ئێمە پەیجی دەستگای میدیایی ئێمە ئەتوانن بە پەیجی بەنگلادیشی سزای ئەخەنە سەر 10 سزا 5 سزای ئەخەنە سەر بە ململانەی حزبی هەڵبەت لەبەرەوە ناکەمە لە ئیتیک دەرچوین ئێمە خۆمان چوارچێوەیەکمان هەیە دەستگای میدیایی کورسات مستحیلە مەسەلەن لە کۆمەڵی عادەت و تەقالید لە مەسەلەی تەشیرکردن مەسەلە شکانی شەخص بیکەیت بەڵام ئەو دێ لێتەدا باشە بۆ ئەمە ئێمە من ئەزانم ئەوە لە کوێژەکرێ بەچی ژەکرێ بۆ پارێژەکردن بە کاروانم و تۆ کاتی خۆگەر گفتوگۆکەت بیر بێ بۆ ناتوانن لەبری ئەو ڕێنمایانە بێن ئەم پەیجانە بەڵێ منیش ئاماژەم بەوە بەڕاستی کۆمەڵێک میکانیزم هەیە لە دەرەوەی ڕێنماییە و هەر زۆر ئاسانە جێبەجێکردنی هەر ڕێژمەکەوە لەگەڵ کۆمپانیای مێتایە باشە بەڵێ ئەتوانی ئەم شتە خود لە سەرەتا لە دەستپێشخەری کەسیەوە دەبێت لە دەستپێشخەری حیزبەکانەوە ئەبێ باواز لەو فەوزایە و بەس واز لەو ڕژبەڵەکە بێنێکە لە ناو میدیای ئەلکترۆنیا دروستی کردووە و خەڵکی ئاسایی چاویان لێ ئەکا وەستاندنی ئەم جۆرە
ئەکاونتانەی فەیکانە با بڵێن کە هەواڵی ساختە و پڕوپاگەندە و بە شێوەیەک هەواڵ و زانیاری بڵاوەکاتەوە کە لەلایەک پشێوی و لەلایەک دابشکردنی شەقامی کوردی لێ ئەکەوێتەوە با جارێک ئەم هەڵمەتە چەواشەکاریانە ڕابگرن و ئەم پەیجانە واز لێ بێنن ئەمە توانی بڵێ دەستپێشخەریەکی سەرەتاییە ئەمە زۆر گرنگە بەڕاستی ئێمە باسمان لە بەرتەسکردنەوەی بۆچی لەبەرەوەی باسمان لە بەرتەسکردنەوەی ئازادی ڕادەربڕین کرد کە بۆ خۆی ئەم ڕێنماییە پاڵپشتێکی زۆر بەهێزە بۆ ئەوەی کە ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەگەری بەرتەس بکاتەوە ئێستا ئەزام ئەڵێکی ئەڵێ بە خراپی بەکارەهێنرێ نا بابەتەکە لەوەیە مەسەلەن ئێستامە لە ماوەی ڕابردووە چەند هاواری هەموو خەڵک بوو کۆمەڵی خەڵک گیرا خرانە سەر چوارچەوەی یاسای چیرۆر و ینی تەنانەت وڵاتە ئەوروپیەکانیش بوو بە ماکێک و لەکەیەک بۆ ئەمەیە زۆربەی نەکردن ڕێنماییش هەبوونێ یاساکانی تریش لە دەرەوەی یاسا بۆ بەڕاستی ئەم ڕێنمایە ماڵوێرانی هەر سەپۆرتی ئەو جۆرە حاڵەتانە ئەکا بەڕاستی یعنی ئێمە شتێکمان هەیە ئێستا کە خەڵکی نیگەران کردووە ئەوش کامێراکانی چاودێریە لە شەقامەکانە دانراوە نەسەن ئەم ڕێنماییانە ڕۆڵی کامێرەکانی چاودێری ئەگێڕێ باڵێ پوینت و پوینتەکە هەم بۆ دەستگاکانی ڕاگەیاندن هەم بۆ ڕۆژنامە نووسان طبعاً بۆ هەمووینا اینجا کێشە سەرەکیەکە ئەوەیە ئێمە کۆمەڵێک ڕێکخراوی نێودەوڵەتیمان هەیە کە ساڵانە هەر زۆر خراپە اینجا هەر ناڕاستە ئابروشمانە چێ ئەوە کاکاروان نەتوانێت پشڕاستی قسەکانم بکاتەوە هەمیشە ساڵانە لە ناو راپۆرتەکانیانە باسی خراپی ڕەوشی ئازادی ڕادەربڕینەکەن چ پراکتیزەکردنی بە شێوازێکی ناتەندروست چ بەرتەسکردنەوەی لەلایەن دەسەڵاتەوە ئەی ئەم جارە ئەم ڕێنماییانە ببینن چی ئەڵێن بۆیە ئەکەوینە ئەکەوینە دوای جیبۆتی و سۆماڵ و ینی چی دروستەکە کاروان ینی ئەگەر بێت و ئەوان قەناعەتی خۆیان وایە مەسەلەن ئەوەی کە بیست بێتت ئەڵێن ئەتو ئەمانەوێت چی لە کۆمەڵگا بکەیت چی لە ڕەوشی ئازادی ڕۆژنامەگەری بکەیت ئێمە پێشتر بێمایانەوەی مێرگە سەوزەکە ئەگەر هەموو بینەر بیری بێت کە راپۆرت لەسەر کوردستان دەرەچوو بە تایبەتی لە 2005 بۆ 2012 و ساڵانی کە جنابی مامجرات سەرۆک بۆ لە بەغا ئازادی مەسەلەن میدای ئەهلی هەبووە ڕۆژنامەنووس ئازاد بۆ یاساکان دەرچوون لە ڕۆژنامەنووس نەئەگیرا یعنی وامان ناو بوو بەڵام 2021 22 ئەم سێ ساڵی ئەخیر لەگەڵ کابینی نوێ بەداخەوە لێم هەموو جار گوتومان لەگەڵ کابینەکەیە هەستمان کرد کە لە دیباجی بەرنامەی باوڕین حکوومەتی نوێە باسی ئازادی ڕادەربڕینی تیا نەبوو دوای ئەوەش 72 ڕۆژنامەنووس کە بەسەرێکەوە گیران لە راپۆرتی 2022 CPJ و IFJ و هیومان ڕایتس وۆچ وەزارەتی دەرەوەی ئەمریکا کە باسی کەڵێن لە هەرێمی کوردستانە ژینگە لە بارنێکە باس لە ژینگەکە بەعام بەڵێ بەڵام بەداخۆ ینی ئەم بۆ وجدان و بۆ مێژوو ینی ژینگەی سلێمانی زۆر جیاوازێک لە ژینگەی هەولێر و ژینگەی دۆک ئەو 72 ڕۆژنامەنووسەکە بە زۆر اعترافیان لێ وەرگیراوە لێ دراون و هەڕەشەکراون و کارتی نازانم ینی زوخوتاتی زۆر بەکار هاتوو بەرامبەریان ئەمانیان هەموو وەک خاڵ باس کردووە دانە بەدانە هەر ئەم ساڵیش نا ینی ساڵی 22 نا ساڵی 21 بێنەوە سەر ڕێنمایەکانی خۆمان کاکزانە ئەم ڕێنمایانە من تەشبیهەکەم بە مێردێکی جوان باش بەڵام لەناو ئەم چیمەنە سەوزەیە لوغم دانراوە تو ئاگادێنێ پیانێت تەقێتەوە پیاتە لە مادەی 11 بڕگەی 2 بۆردێک دروست ئەکرێت کە لە فلان و فلان و فلان و فەرمانگەی میدیا و زانیاری بۆ جێبەجێکردنی ئەم ڕێنمایانە ئەی کاکی برام میدیا چاودێرە بەسەر حکوومەتەوە نەک حکوومەت چاودێر ئەمە لێرە ئەم خاڵە قوڵ ینی قوڵ بیری لێ بکەیتەوە سفریش بەدەستەوە قەی ناگەێت سەڵی وەزارەتی ڕۆشنبیری و لاوان وەزارەتی ناوخۆ وەزارەتی گواستنەوە و گەیاندن سندیکای ڕۆژنامەنووسان فەرمانگەی میدیا و زانیاری کە من یەک دنیا پرسیارم لەسەر ناوەکەی و ئیشەکەی هەیە بۆ جێبەجێکردنی ئەم ڕێنمایە دروست دەکرێت نەخێت کە ڕێنمایی ئەبێت تۆ لەژێر چاودێری ڕێنمایەکانی ڕۆژنامەنووسانە بین ئەمە ئەم کێشانەیە جنا ئەوردەکاریەکان کە تۆ باسی دانانی بورجێ بکەیت و غەرامی ئەوەنەوە ئەمانە واریدە ئەکرێ مناقەشە بکرێت ئەکرێ ڕسوم کەم کرێتەوە زیاترێ ئەکرێ مەسەلەن تەیفی تەرەدودی بۆ مانگی دەست کرد و بۆچی ئەمانە هەمووی قابلی مناقەشن بەڵام کە تۆ لێرەیە بۆردێک دانرا ئەم بۆردە توی ڕۆژنامەنووس منی ڕۆژنامەنووس کەوتینە ژێر هەیمەنە و دەسەڵاتی ئەم بۆردەوە کەواتە دەسەڵاتی چوارەمی چی یعنی حکوومەت بوو بە چاودێر میدیا و زانیاری فەرمانگەیەک نازانم سەر بە حکوومەتە سەر بە ئەنجومەنی وەزیرانە سەر بە دەوڵەتە سەر بە چییە ئەمە ئیشی ئەوە نییە کە چاودێری میدیا بکات ئیشەوەی تەنزیمی میدیا بکات بەس لێرە چاودێری میدیاکە ئەمە من سێ لۆقمەم دەستنیشان کردووە لەم ڕێنمایانە ما باقی ئەمانە ئەوانی کە لێرە و لێشتی خراپ نین
ڕێنمایی یانی کە ڕێنمایەکان عادەتەن هەموو وەزارەتیش ڕێنمایی بۆ خۆی دەرەکە بەڵام لە خاڵێکە لەگەڵ دکتۆرە یەک ناگرینەوە کە ئەو باسی دانانی ئەنجومەنی باڵای میدیاکە ئەنجومەنی باڵای میدیا بۆ وڵاتێکی بێت بۆ شوێنێکی بێت کە یاسای نەبێت ئێمە خاوەنی دوو کۆڵێکی زۆر باشین لە یاسەیە بەڵام کاکاروان چەند نمونەی وڵاتان تێمێ و یاسای بەهێزیان هەیە و خاوەنی و ئەنجومەنەشن بۆیە من ئەزام جەنابەت بۆ ئەو قسەیاکەی لەبەرەوەی سندیکا ئەوێ ئەو ڕۆڵە بگێڕێ سندیکا ناتوانێت ئەو ڕۆڵە بگێڕێ لە وڵاتێکی و عێراقا هەیەی اتصالات هەیە شەبەکەی ئەعلام هەیە مەجلیسی ئومەنا هەیە ئەمانە هەموو ئەرکەکانی میدیان لەبەسەر خۆیانە دابەش کردووە ئێمە لێرە وەزارەتمان هەیە و سندیکا ئەم ئەنجومەنی کە تۆ باسیەکەیت مەجلیسی ئومەناکەی عێراقا بەڵام ئەو دوو یاسایی کە ئێمە هەمانە ئەگەر جێبەجێ بکرێت یاسای ژمارە 35ەکەمان بە شێوەیەک نووسراوە کە یعنی بەبێ ئەوەی تۆ بۆ خۆت بزانیت ئازادیت بۆ فراهەمەکە یاسای بەدەستێنانی زانیاری لە کەم وڵاتی دیموکراسیە یاسای بەدەستێنانی زانیاری هەیە ئێمە یاساکەمان هەیە ڕاستی جێبەجێ ناکرێت لێرە بەڵام یاسایەکمان هەیە سەرۆکی هەرێم دەستی ئیمزای لەسەر کردووە پەرلەمان دەنگی لەسەراوە کۆکراوەتەوە دەنگی خەڵکی لەسرە تۆ ئەمانەت هەیە چ پێویست بە ئەنجومەنێکی باڵای میدیا هەیە کە 6 کەس 7 کەس دا بنێن ئەم 6 7 کەسە من و تۆین من کاڵێم من یعنی من لە خۆمە دەست پێەکەم بۆی لە تۆ دەست پێ نەکەم من ئەڕۆمە ئەو ئەنجومەنە من خازێم بۆ هەنێک هەنێک تەسیراتی دەرەوە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن بۆ کۆمیسیۆنی بێلایەنی باڵای هەڵبژاردن ئەندامەکان جێگۆرچیان پێ ئەکرێ ئەندامی سابت نین ئەوەتەی من کار لە ڕۆژنامەنووسی ئەەکەم و بوومەتە پسپۆر لە بواری ڕاگەیاندنە چەند فەیسێکن لە ناو سندیکایە ئەم شتە لە ناو ئەنجومەنی نییە بەڕاستی ئەنجومەنی باڵا دروستبوونی دەوڵەتێکی دیکتاتۆری بەرپرسیارەتی ئەو ئەنجومەنە ئەو دەستەیە جیاوازە لە بەرپرسیارەتی سندیکا ئەو کەسانەی کە ئەو دەستەی کە هەڵدەستێت تخوا کاکاروان یارمەتی ئەو دەستەی کە هەڵدەستێ بەڕێخستنەوەی پرۆسەی میدیا ئەبێ دەستەیەکی سەربەخۆ بێ بەڕاستی من نەکاری وەزارەتە نەکاری سندیکایە ئەم شتە یەکلاکراوەتەوە ئەندامی تێدا بێ بەڵام سەرپەرشتیارەکەی سندیکانەی کە وەزارەت نەیکە کۆمەڵێک کەسانی پسپۆر کۆمەڵێک کەسانی بێلایەن ئەندامی هەبێت سندیکا ئینتیمایەکەتی لەوانەیە لەگەڵ ئینتیمای زانایە یەک ساڵە ئەندامێکی درێژ ناکرێتەوە کەسێکی تر دەگۆڕێت 30 ساڵە کار لە میدیایەکەم ئێستاش ئەگەر بەدوای خەڵکی بێلایەن بگەڕێن خەڵکی بێلایەنمان دەست آخر بۆیە ئەم ئەگەر ئەم ڕێنماییانە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان باشترین نمونەیە کە بە 5 دەنگ کە یاسای بۆ فراهم کرا پێشەری یاسای بۆ کرا خۆ ئەبێ بەحسابی ئەنجومەنی دادوەری ئەو ڕێنماییانە ئەو ئەنجومەنە ئەبێ کەسانی پسپۆری تیابێ ئەو ڕێنماییانە ئەگەر کەسانی ئەو ڕێنماییانە ئەگەر کەسانی پسپۆری بواری میدیا و یاسایی دایان بڕشتایە ئێستا جەنابەت ئەو پرۆگرامەت لەسەری ناکرد باشە خۆ ئەکرێ نقطە سەری دێ یاسایەکشمان یاساکە سێ جار شوی خۆمە لەسەر یاساکە نازانم سۆ کاتە تەمەنشان بوو هەر لەسەر یاساکاری ڕۆژنامانی سێ چوار وتارم بە کوردی و بە عەربی لەسەر نووسی هەتاوەکو بڕگە بۆ بڕگە دەستکاریمان نەکرد هەتا گەشتە ئەو قۆناغی کە ئیتر یعنی بەکەڵکی ئەوە ماکە ڕەفز نەکرێت ئێستا ئێوە دەستەیەکیش نەبن وەکو ئەکادیمی وەکو ئەکادیمیستێک قسەی خۆتان کردووانە بەڵام گرنگ بوو لێرەیە پرسوڕامان پێ بکرایە ڕۆژنامەنووسان یەک دانیشتن شووە لەگەڵیان دانیشتووە ئەوکو پرسە گورگانە لە کوردیا پێڵم پرسە گورگانە هەر ئەوەنەیە دوای ئەوەی تەوان خوانشیان کردووە بەڵام دکتۆرە وازەحە فەرمانگەی میدیا و زانیاری ئێستا باڵی کێشاوە بەسەر میدیای هەرێمی کوردستانە ینی بۆ مۆڵەت بۆ بابڕین تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ وەرگرتنی صحی شین و دار و بەرد و هەموو شتێک فەرمای میدیا و زانیاریە بێ ئۆکی وەرگێ میدیا و زانیاری ینی بۆ بەڕقی بەسەر میدیاوە لە کاتێکە ئەوەی کە پێم وتی بەیەک جملە مفیدە ئەبێت حکوومەت خازع بێ بۆ چاودێری کەناڵەکان و ڕۆژنامەنووسەکان نەک ئەو بێ بە چاودێر بەسەرەوە صفر هیچ بەدەستەوە ینی ئەمە کورتی پرۆگرامەکە دۆخێکە زۆر ڕووی لە شڵەژانە بەڵێ بۆچی ڕووی لە شڵەژان کردووە ئەم جاریان پاڵپشتی قسەکانی کاکاروانەکەم بۆچی ئەوەی ئازادی ڕۆژنامەگەری بێگومان بۆچی میدیا ناتوانێت میدیا نەک بەهۆی ئەم ڕێنماییانەوە با ئێمە ڕاشکاوانە قسە بکەین نەک بەهۆی ئەم ڕێنماییانەوە ناتوانێت ڕۆڵی چاودێر بەسەر سێدە سەڵاتەکەی ترەوە بگێڕێت باڵکو هەر نەیتوانی و ڕۆڵی چاودێری بگێڕێ نە لە ئێستادا نە لە ڕابردوودا
ئێستادا نە لە داهاتوودا مە شتێکی مەحاڵە من ڕاشکاوانە ئاماژەی پێ ئەەکەم بۆچی لەبەرەوەی میدیا ڕنگدانەوەی واقع و بارودۆخی سیاسی و ئابوووریە تۆ بارودۆخی سیاسیت خراپ بێ میدیاکەت لەکۆ باشە بێ ئابوووریەکی سەقامگیرت نەبێ لەکۆ میدیاکەت باشە بێ هۆشیاری خەڵک ئێمە بەڕاستی پەروەردەیەکی میدیایی لاوازمان لە ناو خەڵکدا هەیە هۆشیاریەکی لاوازمان هەیە سەبارەت بە پرسی میدیا و میدیای ئەلکترۆنی بکەم سەردەمێک کە هاوڵاتی و لڤین و ئاوێنە لە شاری سلێمانیا دەرەچوو مەسەن لەگەڵ دەرچوونی هەر عەدەدێکە حرەکەیەکی سیاسی تەوژمێکی دروست دەکرد بۆ ئەمە چاودێری نەبوو بەڵام بەمە بەس بۆ کەم غەراماکران کەم تووشی گرتن و کوشتن و لێدانەبوونەوە بەڵام میدیا ڕۆڵی هەبوو مەسەن ئێمە لێرە بەرنامەی دەسەڵات چوارن هەتا لە کورسات نیوزیش بەرنامانەیە کاریگەری بەسەر هەندێک شتی حزبی هەمتەرانە حکومیشەوە هەیە بۆمان کاریگەری ئەبێ لەبەرەوەی میدیایە ڕایگشتی دەوروژێنێ میدیایە شەقام میدیا بینی میدیا و بینی سوشیال میدیا کلێنێک دروست بوو لە بینی ڕۆژنامەنووس و ئەوەی کە خۆی بە ڕۆژنامەنووس دەزانێت کلێنێکی کە دروست بووە لە بینی دادگای ڕۆژنامەنووس و دادگای تلیا کێشە کلێنێک دروست بوو ینی ئێستا ئەم پاشاگەردانی کە من بەدەستیەوە ناڵێنم تۆ لەوانەیە دەزانێ من بەیانی ڕۆژە بێتەوە خەریکی چی مەتاوکو ئاگادارم بەرپرسیارەتی جەنابتان بەڵێ باشە 250 کەناڵ هەیە کە نووسینگە و کەناڵ بنە سلێمانیان مۆڵەتیان هەبێ بەڵام بە سەدان و بە هەزاران پیجی سێبرت هەیە ئەم پیجە کێشت بۆ دروستەکە ئێستا حەبوو دەرمان ئەفرۆشن تایە کاک یعنی من ڕسکاڵام بۆ هاتووەڵ کاکە لەم لەسەر قورآن بۆ قورآنە بۆ قورآنە ئەمانە کێشەکانی ئێمە من ناڵێم کەلێن هەیە من ناڵێم کەلێن هەیە لە بینی سوۆشیال میدیا و میدیا منەڵێم قەیران هەیە منەڵێم قەیران هەیە بۆچی قەیران هەیە لەبەرەوەی سوۆشیال میدیا ئێستا بۆتە سەرچاوەی هەواڵ و زانیاریەکانی ئەمە کێشەیە بەخوا وا بووە چەندین نمونەی زیندوومان هەیە ڕایگەشتی دروست ئەکا شەقامت بۆ ژوڵێنێ بەڵام کاروان چەندین تەلەڤیزیۆنت هەیە هەواڵی سوۆشیال میدیا وروژێنێ ئەی کاتە بەماشێتی هەواڵە سەرێکی ئێستا من ئەوە کۆکەمەوە لە پرسیارێکا بۆ هەردوو بەڕێزان پێتان وایە تێگەیشتنێک هەیە و ئەو تێگەیشتنە ئێستا خەریکە تەنفیزەکرێ لەسەر ئەوەی کە ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستانە چێتە دۆخێکی زۆر خراپەوە پاشەکشێکی زۆر خراپەوە بجگەلەوە پێشەوەش چەندین نمونەی زیندوومان هەیە آخر شێوانی تا ئێستا لە سزنە کەس تۆقیفی 700 ڕۆژان لە تۆقیف ئەو راپۆرتانە بۆ ناڵی کە ئەچێتە بەردەستی کاروان و سندیکا کاروان تۆش کۆچی لەسەرەوەی کە لە پاشەکشی گەورەیە و ئەمە ئەقلێتێکی و ئیشی لەسەرەکە و بەرەو داخستنی ژینگەکە بەرەو بەڵێ بەرەو وێرانکردنی ژینگەی میدیایی ئەمە پرسیاری ئەخیرم ئەوەیە لە ڕووی نێودەوڵەتیەوە ئەمە ماڵوێرانێکی چیر بۆ هەرێمی کوردستان دروست ناکات ئەمە دەبێتە هۆی ناشرینکردنی و ئەبێتە هۆی نیشاندانی وێنایەکی ناشرین و نەشیا و سەبارەت بە ڕەوشی ڕاگەیاندن لە ئێستادا کە سەردەمی تەکنەلۆژیایە ئەمە جگە لەوەی کە ئێمە بەڕاستی تەنیا ئێمە نین کە ئەبێت بەرهەڵستی بۆ ئەم ڕێنماییانە بکەین وەکو ڕۆژنامەنووسان و کەسانی پسپۆڕ و ئەکادمی بەڵکو دوجار ئەمە پەیوەستە بە پرۆسەی دیموکراسیەوە پێویستە ڕای گشتی لەسەر بوروژێ شتێکی تر کە زۆر جار نەنگی دروستەکە ئێمە ئەو یاسا باشەی یاسای مافی بەدەستێنانی زانیاریمان هەیە بۆ جێبەجێ ناکرێ لەبەرەوەی تا ئێستا من فشارێکی میدیایم نبینی و فشارێکی ڕۆژنامەنووسانم نبینیەوە بۆ ئەمەش ڕاستە فشار هەیە ڕاستە بەرهەڵستی هەیە بەڵام بەڕاستی ڕۆژنامەنووسان لی بێدەنگن وەکو پێویست بەرهەڵستیان نەکردووە کاکەڕوان دوا سەرنجی بەڕستان من دوا سەرنجم زۆر سەرنجی خۆم بە ئاشکراوە و زۆر کێشی بۆ دروست کردوم ئەم سەرنجەم هێزێک هەیە ئەم هێزە شاراوی و شاراوەژ نییەوە ئەکات کە ڕۆژنامەگەری میدیا و دەسەڵاتی چوارەم لە هەرێمی کوردستان لە پاشە کشایە بێت یعنی ئەمە بەدەستی ئەنقەز وایە ئەجێناوەکو سەردەمانێک بووە مام جەلال حکمی کردو و دەسەڵاتی هەبووە ئەمەوانە بە دوو کۆمەڵێک ڕۆژنامەنووس هەیە لێرە و لێ بۆ ئەم سەفارەت و ئەو قونسولێت و ئەم دەسەڵات و ئەو دەسەڵات شتێک ئەەکەن کارێک ئەەکەن کە بە هەموو شێوێک لە شێوەکان حاڵەتێک دروست بووە کە ئێمە نەتوانین ئەوەنە ڕازگۆ بین لەگەڵ خۆمانە باوە شەفاف میدیایی نەبووە من شەفاف شەفاف ئەڵێن
لە کوردی وازان پێڵێن جاڵجاڵۆکە شتێکی قاوچەیەکی بچکۆلانەیە دکتۆرە مەترسێ ئەم شتە پارێزرا ئێمەی ئافریقا زوو سەرنجمانەچێتە سەر ناڕخەمی تۆ چگەوت هاوارێکەکەی دوای زوو بە ڕێنمایە کەمەی داپۆشە باشە خاڵی دووەم ئەوەیە کە بەڕاستی دەستێوەردان هەیە سەفارەت و قونسڵەکان ڕۆڵێکی خراپە بینن ڕۆژانە دیموکراسی لە هەرێمی کوردستانە گۆشا و گۆشت لە پشتی مرۆ سرە بڕێت ئەوان لەگەڵ کۆمەڵێک بنەماڵە خەریکی فەن دابشکردن و پارە دابشکردن و ڕۆژنامەنووسیش لە تەراجوعایە لە پاشەکشایە بەڵێ ئەو قسەی کە تۆی کە من لە 2020 لەسەر مێزە کردومانە و ڕۆژ بە ڕۆژیش هەتاوەکو ئێستا کە قسەی تیا ئەەکەین ئەگەر حکوومەت پێداچوونەوە بە خۆی و بەدەسەڵاتی دادوەری و بەدەسەڵاتی میدیای و دەسەڵاتی قەزایان نەکات لە هەرێمی کوردستانە شتێک نامێنێتەوە ناوی دەسەڵاتی چوارەم میدیا بێت. سپاس بۆ بەڕێز کارۆنە ئەنوەر سەرۆکی لە سلێمانی سەندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان. سپاس بۆ بەڕێز دکتۆرە سارا محسین مامۆستای زانکۆ ئەو نەجاتیشی دای لە مامۆستا. الحەمدولله چاوم لەسەری بوو. سپاس بۆ ئێوە بە هیوای ئەوەن کە ئازادی ڕۆژنامەگەری بەرتەسک نەکرێتەوە ئەو ئازادی ڕۆژنامەگەری نەبوو ئەو دیفاعکردن بوو لە مافیا لەگەڵ هاوکارانم پانۆڕامامان پێشکەشکردن ئەمانەتی خوای گەورە.